پێشی سیوێشی ئاب ئەو دەنگ و باسە هەبوو برادرانی پارتی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەتینا ڕۆژی پاشترێ سعاتێک ڕۆژما بوو کاکۆسە تەلەفۆنی کرد گوتی مام غەفور معلوماتمان لەواتیە هێزەشی حکوومەت بەدەبابەوە هاتە لاجان برادرانی پارتیش لەگەرن لە نارشتێن دەبابە شۆڕ بووە نەماشمار چەندە زۆر بوو هێز عسکەری لەگەر بوو برادرانی پارتی لەگەر بوون دەبابە لە ڕێی کەرکووک و دیبەگە هاتە ناو بەرلەمان بەسە بەرلەمانکردن لەسەر بەرلەمان تەقیان لەمە کرد ئەوە کارساتی سیوێشیە باو هات پێشی سیوێشی ئاب ئەو دەنگ و باسە هەبوو برادرانی پارتی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەتینا هەندێک دەمانگۆوەیە و هەندێک دەمانگۆوان نییە و ڕۆژی پێشترێ من دووژم خواست لۆ کوڕەکانم لۆ ئازاد و لۆ جەمال هەرامان نەکرد هەر ناروشیمان دروست کرد و گۆسمانەوە و بەڕێماکردن هاتنە سولێمانی ڕۆژی پاشترێ سعاتێک ڕۆژما بوو مقڕمان لە سێبەردان بوو تەلەفۆنی مقڕمان هەبوو تەلەفۆنی دەست نەبوو کاکۆسە تەلەفۆنی کرد گوتی مام غەفور معلوماتمان لەواتیە هێزەشی حکوومەت بەدەبابەوە هاتە لاجان و برادرانی پارتیش لەگەرن ڕێی گوێر چۆلە ئەگەر هێز بگەی بستێوێندرێکە باشە ئەمیش سەد پێشمەگەم 56مان هەبوو 56ەکە و سەد پێشمەگەم برد هێزەکانی تکا لێوێندەرێ لە بەرامبەری کەزنەزان و سێبەردانمانەوە گوتمە برادران هەشیار بن ئەمن ئەو شۆ دەردەسم بزانین سبەینێ سەدە قەومێ چوومە وێندەرێ لەوێ تەرەکتەرێکم پەیدا کرد قەزبە و خاکەناسم پەیدا کردە مەعمەل قیڕەکە لەسەر ڕێگوێرە لە تووڕەق ڕەت دەبی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بەلای گوێر سەنگەرەکەم لە بۆ تۆپەکە لێدا 57ەکە مەفرەزەکەم بەگە مام کاکلدا لە بۆ دەراوی ڕەزی دەکەوتە قیبلەی ڕێگوێر مەفرەدەشم شینەم کردە مەسوولیان لە بۆ لای کانی قژارێک گوند هەندێک دەوازنی لێ بوو گوتم بڕۆ ئەوێندەرێ مەفرەدەشی شەیمری کوڕم دەیەکەیە لە خوار تووڕەق ناوی سوێرەیە مەفرەدەشم بەگەویدا 3 مەفرەزەم کردە کەمین بەخۆشم لەگە هێزەکە لەکن تۆپەکە مامەوە سبەینێ ڕۆژە نات بوو لە نارشتێن دەبابە شۆڕ بووە نەماشمار چەندە زۆر بوو هێز عسکەری لەگەر بوو برادرانی پارتی لەگەر بوون ئەمەش چەشی قورسمان ئەو تۆپە بوو بیکێسی و قەناز بوو چەشکەمان پێ نەبوو تەقریبەن کیلۆمەترێک مابوو بگەنەما ئەو دوو مەفرەزەی پێشەوە تەقەیان لێکردن ئەمەش بە تۆپەکە لێماندان هێزەکەمان پەرت و پەراو کرد لە جێی خۆیان ڕاوەستان دەبابەکان ڕوویان لە ئەولایەکری بەلای قیبلەوە ئەو مەفرەزەی مامکاکێ دەلاوی ڕەزی ئەوان مەقاومەیان پێ نەکرا بەس بیکێسیوە ئەویان پێبوو جێ خۆیان بەردا ڕۆشتن چینەکەیت کەش ڕووی لەولایە کرد لۆ لای مەفرەزەی شینە ئەوانیش جێ خۆیان بەردا ئەمە لە جێ خۆمان ماین بە بیکێسی و بە قەناس و تەقەمان لێکردن هەتا سعات 12 ئەوان لەوێ پەرد بوون ناتانی بێنێ پێش سعات 12 برازایەکم هەیە ناوی تاریخە پێشمەگەنیە لە گوندی هات گوتی دەبابە لە ڕێی کەرکووک و دیبەگە گەوشتە ناو شار ئەمیر گوتم بە حەزمەکە ئەوە لەولایە چ لە گۆڕێنێ و شەڕە و بە حەزمەکە ئەو ڕۆی بڕشکەی پێچ و خڕک ئیدارەمان بوو بە تەرەکتەر خواردنی هینا فیشەک و ئەوانەیە هینا هەمومان لێ وەرگرت ئەویش ڕۆی بۆ پاشنی ڕوان جیازم پێ بوو جیاز ڕاکردنا و سیارەکەم بوو گوتم گازی عەدە جیازەکە بکەن بروشکەشی دەکەین لۆکا کۆسرەت وەڵا عەدە جیازەکەمە هەرات بوو ئەمەش کەسمان لێمان نەدەزانێت جیازەکە لەوێ سەعبما کرد لە ناو معسکەر کاکۆسەت قەراتەشی کرد بوو بەخۆر لە ناو معسکەر چوونە قەراتەکە
گوتم نامیق بڕۆ کاکۆسەتی ببینەوەەوە ئەدە جیازەکەمان ڕۆیە لە جیاز نازە هیچتاقمان کاکۆسەتی ببینەوە بزانین بەڕامەمان سێ و چ دەکەین وەڵە نامیق ڕۆی و بە سیارە و بڕەشی پێچ و هاتەوە گوتی کاکۆسە دوا لەو قەڕەی کرد مەلبەندە سەر چێستی گوتی برێ مامغەفور بخۆ بەهێزەوە بێ پاشی دەڕوانە وەڵا وەشی چووم عوسمان لەوێ بوو جەماعەتەشی لەگەر بوو هەرێم لەوێ بوو جەماعەتەشی لەگەر بوو کاکۆسەتش بخۆی جەماعەتەشی لەگەر بوو گوتی مامغەفور ئەوە هەرێم بخۆ بە جەماعەتەوە عوسمان بخۆ بە جەماعەتەوە ئەو مەفرەزەی منیش کانەبی مەسوولوتیان ئەویش هەمیان عایدی تو بن ئەمن مەوعودم لەگە هێرۆخان هەیە دەڕۆم ئەتوو شەڕکردن سەعبکردن هەموو تشتێک خۆت مەسوول و عایدی خۆتە تەوجیهات لە کەس وەرم بەگە تەوجیهات لە خۆتە گوتم نایەوە گوتی نە ئەمن مەوعودم لەگە هێرۆخانە ئەو ڕۆی ئەمە لەوێ تەقوتیق و تەقوتیق لەگە ئەو هەموو دەبابێ و لەگەر ئەو هەموو عەسکەر و پێشمەگەی پارتی و ئەوانە هەتا دەبابە لە ڕێی کەرکووک و دیبەگە هاتە ناو بەڕلەمان بەسە بەڕلەمان کەتن لەسە بەڕلەمان تەقیان لەمە کرد ئەمە کەتبوونە لای مەعەسکەر ئەوان کەتبوونە ناو شار ژمارەمان ئەوەی ئەمە کە لەوێ بەزیمای لەکم مەلبەند لەوانەیە 150 کەس دەبووین قۆرەکەی من قۆرەکان کە نازانم خۆم ناگەم لە هەمووی نیە هەولێر گەورەیە ژمارەی وانیش ئەو دەبابەی ڕێی کەرەک لەگەر ڕێی گوێر ئەوە هەمووی تێش کردەوە بێحساب بوو خۆ منە ماژبارد بەڵام بێحساب بوو یعنی عەسکەر بێحساب بوو بەس ئەمە لێ نەگەڕان بینە ناو شار هەتا دەبابا بەڕێی دیبەگە و کەرکووک هاتە ناو بەرلەمان لە لای مەنا لە لای مە هەتا بە خۆمان ڕۆشتین نەگەوشتێ ناو شار لێ نەگەڕای هەر شەرمان کرد بە هەرپێچی بە بیکێسی بە قەناز بە هەموو ناوەک ناتانی بێ ناو شار قەوتەکەمان ڕاگرت بوو بە دەبابەوە ڕامانگرت بوو بەڵام وەشی دەبابەکان هاتنە ناو بەرلەمان دەکا کەتنە تەنیشتی ما تەنیشتمان ژیرە کەلشی ئەوەی نما ئەمە لەوێ بمینێ ئەو جە سەعبمان کرد ئەو قەوەتی ڕوبەڕوومان هیچ پێ نەکرا ئەگەر لەولا ڕایان بگرت پیاوەشیما هەولێریان پێ نەدەچیە بەر لەولا ڕاهات ناو شار وەڵا لەوێ سیارەکانمان لەکن مەلبەند بوو لە زادە پەرینەوە سەعبمان کرد بە سیارەکان هاتین بینە قەرات لە کەرخی محافەزە ئەمن نەبدیت جەماعەت لە پێشەوە گوتان ئەها دەبابەیە و جوندی لە پێشەوە لەو محافەزە دێ تەقایان لێکردن وە بزانم لە هەندە جوندیاندا لەوێ بامانداوە چوو لە تەربیە چوونە سەیداوە و سێتاقان لۆ لای باداوان ڕۆشتین بەلای بنەسراوە وەڵا لەوێ تووش کاکۆسەت بوون مەلا بەختیار و حەمەی حاجی مەحموود و ئەو جەماعەتانە هەموو لەوێ دەرلەگەری بوون ئەمن نەهات بە خوارە لە سیارە هەرێم گەڕاوە لەوێ عوسمان گەڕاوە کانەبی گەڕاوە بخۆ بە جەماعەتەوە من بەس هێزەکەی خۆم لەگەرماوە چوومە پەرگەی شار لای باداوان بەلای بنەسراوە چووم لەوێ هێزەکەم تەوجیح کرد چوومە سەربان بە دووربین تەمەشام کرد هەر لە ئاوی مورتکە دەبابە بوو هەتا بنەسراوە ئەوە هێوارەیە تقریبەن ڕۆژ ئاوا مەلا عەلی لەگەرە من بوو بەڵام لە هێزەکەی لای بەزی مابوو لەم قەڕ هات قەمەرش پێ بوو گوتی کاکۆسەت دەرێ بێ وەڵامیش لەگە مەلا عەلی سوار بووم چووم کاکۆسەت گوتی مامغەفور چ بکەین ئەمش گوتم ئەمن وا لەسە ئەو بانەی هێما تەمەشای قەوتەکە دەکەم دراستەی مەنتیقە دەکەم کە شەو دەهات نهێنی دادەنێم و سەعب دەکەن و دەڕۆین بە تەمای خوای گوتی باشە هەر ڕۆژی خۆت هاتمە وەزی خۆم بووە مەغریب تاریکە تەعاد مەلا عەلیاتەوە گوت کاکۆسەت دەرێ بێت چووم گوتی چ بکەین گوتم ئەوە ئەمن بە پێشکەتم نهێنیم دانا قادر عەزیز ئەمن وا بە پێش دەکەوم ئەنگۆ کەس دانەبرن لایتی سیارەکان دەربینین بەبێ لایت وەرن دەڕۆین لە شێت و شەڕم و شەڕ دەکەن و بە تەمای خوای گوتی زۆر باشە نهێنیم دانا قادر عەزیز و هێزێکم بەگە خۆمدا و ڕۆشتین ماکەرات کەندەکەیە پێی دەڵێن کەدی بزوریان گەویشتینە قەوەتەکە بەدیار کرد قەوەتەکەەوەشی بۆ شەو هەموو بۆ جێجێ
معسکرشان لێرەدانا معسکرشان لێوێدانێشان لێوێدانا هەموو دەبابە و پێشمەگەی پارتیش لەگەریان پێشمەگەشی لەگەرە خۆم کوڕی برازان بوو ناوی خۆشەوی بگوتم لێرە دەبی هەتا ئاخری پێشمەگە دێتن لەگەریان دێی دانەبڕێن و ئەوە ئەمن ڕووی دەدەما ئەو لای بنەسراوە ئەوە معسکەرە نەسن دوایی دەبابە لێتان دەدا ڕوومان لەولایە کرد و ڕۆشتین برشکە ڕۆشتین تووشی معسکەرەکەیت کە بوون ئەو جارە کەیفی برای بوو ئەوم دانا گوتم لێرە دەبی ئەمە ڕووی خۆمان دەدەنێ قیبلە لە بەیری قەوەتەکە دەردەچین هەتا ئاخر سیار لەگە ئاخر سیارە وەرە وەڵا ڕۆشتین بە ڕۆژەوە شنیایەکم نیشان کردبوو ناوی مام تیار بوو لە خوار کەندارمەم تقریبا 4 کیلۆمەتر لە سەرەوەی دارەتوو بوو چوومە شنیایەکە گوتم مام تیار چایە گوتی هیچ لەولایە نییە ئەنگۆ تەواو قوتار بوو ڕزگار بوو وەڵا لەوێ دانیشتین تا هێزەکە هەموو هات وەچی هێزەکە هەموو هات کاکۆسەر گوتی مام غەفور با بڕۆن لۆ چەمرگا ئەوە شەوە هاتینە چەمرگا لە چەمرگە گوتی ئەمە جیازی خۆمان نەهێنێ تو جیازەکەتی نایە گوتم ئاگوت جیازەکە بدەما جیازەکەم داوی بروسکە چی لێدا لۆ مەکتەب سیاسی ئەوانە گوتی دەمینێینەوە لەوانەیە ئەمریکا تیارە بنێری لە دەبابەکان بدا ماینەوە سبەینێ دەیەکەوەترە کاکوسە گوتی تۆڕۆ ئەو دەیە چوومە وێندرێ شەو دەهات تۆ بارانیان کردین ئەیمایشی من عەرەز بوو تۆ پێکە شەید بوو ئەومان بەڕێ کرد گوتم بڕۆم بشێرنەوە بووە ڕۆژ کاکوسە جوای بڕەوان کرد وەرەوە چەمرگە هاتمەوە چەمرگا گوتی معلوماتێکمان لەواتیە پارتی لە لای باغەم لە ڕەقا لە لای کورداوە هجوم دەکا و هەندە پارەشمان پێ بوو تەوجیح کردنیوە معاشێکمان وەرگرت شەوێ مەفرەزەکم لەگە نامیق برازان بڕەوان کرد گوتم بڕۆ کەمین بە لە خوار کورداوە بە حساب ئەو شۆ هجوم دەکەن ئەوم ڕەوان کرد شەوێ درەنگ پێشی بەیانیان سیارە کات گوتی نامیق گوتی شکای ئەمش سیارەکەم ڕەوان کردەوە گوتم پێی برێن جێی خۆیان بەرنەدەن ئەمنوە لە پشتیان دەسوڕێم وەڵام بە دوو سیارە دەکەسم لەگە خۆم برد قەناس و بیکەسی و هەرپێسی ڕێی بستانەمان کرد بە سەکەتین کۆلە ڕێیەکەی دەڕوا لە بۆ کورداوە دەڕوا لە بۆ دارەتوو ڕێی قاچاغە ئەو کۆلە ڕێیەمان کرد بووە ڕۆژ کەتینە پشتیان کەتینە پشتی دژمن وەڵا لەوێ تەقەمان لێکردن شکاندمان کە شکاندمان هێزەکەی مەش گەڕاوە هاتینە دویان هەتا نێزیک باغەم لە ڕەقا ئەوە ڕۆژە مێکزەمینەکانی کاکۆسەت هاتن گوتی کاکۆسەت دەرێ برێ مام غەفور بگەڕێتەوە لەولایە جەماعەت شکاینە ڕێمان لێ دەژیرێ وەڵام بە سیارەمان پێ نەبوو سیارەی خۆمان بەجێشت بوو لەگە مێکزەمینەکانی وان سوار بووین هاتینەوە کرد کاکۆسەت لەگەر کاکۆسەت هاتینە ئاوڕێژی حاجی وسوو ئەلەوێ ماینەوە شەرمان کرد لەوێ دوو پێشمەگە شەهید بوو یەک فاروق بوو لەگە کاکۆسەت یەکیش وە بزانم برای حاجی بەسیفی بوو سەفینیش بریندار بوو سەفیر مەلاقەرش لەوێ بریندار بوو ماینەوە شەڕی باشمان کرد دوایە کاکۆسەت گوتی هێزەک دێ ئەمە دەگۆڕی ئەمە دەچینە ئیسلاحات هێزەکات ئەمەی گۆڕی ئەمە چوونە تەختەق حیوانیان لەو ماکری کوشتمانە و هاویشمانە سەر ئاگر و شەوێ درەنگ گوتیا وەڵا هێزەکەی مەشکا سواری سیارە بوون و نانەکەمان نەخوارد هاویشتمانە ناو مەلدەر و ناو سیارە هاتین لە کۆی ڕەت بوون ئەڵان مقڕی من لە شوێن دەرەیە لەو مەتیقا هێزەکە شکا بوو لێوێن دەرشەڕیان دەکرد لە بن کۆیێ سێتەرەی کۆی بڕەکەوتر وەڵا لەوێ شتە قوتیق ئەوان مسێتەر بنجی خۆیان گرتبوو ئەمە بە هاوارەوە چوون سەعب ماکرد هاتینە هەیبە سوڵتان لە هەیبە سوڵتان کاکۆسەت گوتی مام غەفور کاک زەبار دێ ئەمر کۆبنەوەم هەیە لەگە مام جەلال کاکۆسەت ڕۆی ئەمر مامەوە کاک زەبار هات کاک زەبار هات گوتی مام غەفور وەرە ڕانیە ئەمنوا لە بۆ ڕانیا دەڕۆم وەڵا ڕۆشتین چوونە ڕانیا لەوێ کاغەزشی بەجێشت بوو گوتی وەرە دارەشمانە چوومە دارەشمانەوەش چوم لەوێ دەرێ بوو
مقڕێک لێ بوو مقڕەکەیان کردەوە فشەک و مشکمان تەوزیع کرد و خوارد و مارد و ئەوانە و بەسەکەتین لە بۆ شێلێ لا پشتی دارەشمانە پێیان دەگوم مانگاچوی ئەمە لەوێ جەپەکماندانا هاوان و دۆشکە و مشکەمان لۆ هات 20 ڕۆژێک لەوێندری بوون شێخ زەفەریش دوایە هات پاشی ئەو 20 ڕۆژە سواری سیارە بوون هاتینەوە ناوزەنگ و زەلێ چەند ڕۆژێک لەوێندرێ بوون هێزەکانیان تەوزیع کرد هاتینە چەمی چۆمان لە چەمی چۆمان ئەوە بوو مانجی دەبانە نەکباری لەوێندرێ ئەو شاخی چەمی چۆمان ئەوە بزانم ناوی گەمۆیە بەمۆیە ناوە شوایدەیە لای ماوەتی عوسمانی حاجی مەحموود و ڕەفعەت و کاک ڕەفعەت و کاکەمەند و ئەوانەیان دانا تقریبا زیاتر لە 100 پێشمەرگە ئەوانە لەوێندرێ چوون ئەمەشیان دانا ئەمرۆ ئەوڵابۆر و بورهان و عوسمان و ئاسووانە لە بۆ ڕۆژهەلاتی لای چێلێ لای ڕۆژهەلات دەکا لای کلکی سیر مەوعید تەواو بوو کلکی سیرمان گرت ئەوانی زێخۆیان گرت هاتین هەتا چارتا شەوەک لە چارتا ماینەوە سبەینێ دەبابەکان هاتنەوە قەوەتەشی زیادیان هینا لەوێندرێ پێمان چەقان شەڕمان کرد لە بۆ مەغریبێ شکان شەو هاتینە سولێمانی چوونە محافەزە کاکۆسەت و ملازم عومەر من لەگەریان بووم بروسکەیان کرد تەلەفۆنیان کرد لەگەڵ کاک نۆشەروان وتیانەوە سولێمانیمان گرتەوە لێوە ماینەوە تا سبەینێ شێخ زەفەر بە منی گوتی مام غەفوور هەتا دوکان هیچی لێ نییە لەگەر هێزەکە خۆم هاتمە دوکان لە دوکان نانم خوارد و شتەقە نەبوو چۆل بوو لەوێش هاتم هەتا بیستانەی کانی کەم لەوێ تووش شتەقە بوون لەوێندە تەقەتەقێکمان کرد کاکۆسەت کاغەزش ڕەواکردی گوتی بگەڕێەوە وەرە دوکان گەڕامەوە هاتمە دوکان لەوێ ماینەوە شەوەک دوو شەو ئەو جارە فیشەک و میشەکمان وەرگرت لەجە سرپەڕینەوە هاتین هەیبە سوڵتانمان گرت کۆیەمان گرت هاتین هەتا پیرەر بەرنامەماندانە ئەو جارە لۆ هەولێر بروسکەیان کرد کاکۆسەت گوتی شەڕ ڕاوەستا لەسەر بڕیاری ئەمریکا نابی بچینە پێش ئەوێ بۆ خەتی تەماس بۆ خەتی تەماس لەوێ ماینەوە ئەوە کارساتی سوێشە باو هابوو